ڕادەیەکی کەم بە حکمی ئەوەی کە معاشەکە نییە و شتەکان کاڵاکان گرانن تا ڕادەیەک ئامادەکاریمان کردووە. گرفتان بۆ دروست بووە لە کڕینی پێداویستەکان؟ بەرەوەڵا ئەی چۆن گرفت دروست نابێش کاڵاکان گران بەڵێ نرخەکە گرانە ئەرەوەڵا زۆر نرخەکەی زۆرە. ئێستا من ئەمڕۆ عەزیەک و کراسێکم کڕیوە بۆ مناڵێکم 28,000 پێیاوە، ینی لەوە هەرزانتر بە عەمەل نایەت، بۆشی بکڕی بە عەمەل نایەت. چۆنیت؟ باشم. ناو چییە؟ دیە شیروان. ئەچی بۆ قوتابخانە لە پۆلی چەندیت؟ دەرچوون بۆ 5 بەڵێ زۆر خۆشە قوتابخانە. ئەی پێداویستەکانی خوێندنە کڕیوە؟ بەڵێ سپاسی دایکم دەکەم هەموو شتێکی بۆ کڕیوەم. چۆنی کچی جوان؟ باشم. ناو چییە؟ لیلیا. لیلیا ئەچی بۆ قوتابخانە؟ بەڵێ. لە پۆلی چەندیت؟ یەک. ئەم ساڵە چی بۆ قوتابخانە؟ هین. ئەم ساڵە چی؟ بەڵێ. زۆر باشە. ئەی دەفتەر و قەڵەم و ئەو شتانە کڕیوە؟ نەخێر. کەی ئەیکڕیت؟ ئەمڕۆ. ئەمڕۆ ئەیکڕیت. چی ئەکڕی دەفتەر و قەڵەم چی ئەکڕی؟ دەفتەری پەمەی و قەڵەمی پەمەی. زۆر باش. ئەی حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ. لێسەدا بازاری زۆر کچە، چونکە خەڵک پارەی پێنیە معاشی نەدراوە، هەتا دڵنیا نەبێتەوە لەو کاتی مەکتەب ئەکرێتەوە هیچ پێدەویستی ناکرێت بە مناڵەکەی. ببوونی کرانەوەی و نزیکبوونەوەی دەرگای قوتابخانەکان بازار جوڵاوە لای ئێوە؟ بازار جوڵا، بەڵام دووسێ ڕۆژ بوو. ئەگینا ئێستا لە ئێستادا هیچ کەسی پێداویستی مناڵەکەی ناکرێت لە بۆی دڵنیا بێتەوە کە مەکتەب ئەکرێتەوە ئەو کاتە، هەتاکو معاشش نەدرێ مەکتەب ناکرێتەوە. بەراورد بە ساڵانی پێشوو جیاوازەکە چۆنە؟ ئەم ساڵ کەمترە زیاترە چۆنە؟ پار لە ئەوڵەوە باش بوو، خەڵگوای زانانی مەکتەب ئەکرێتەوە، بەڵام لە دوایە بازاری نەماشتەکان. بەڵام ئەم ساڵ هەروکو پێشتر باسم کرد، هەتاکو کابرا دڵنیا نەبێتەوە مەکتەب ئەکرێتەوە هیچ پێداویستی ناکرێت، زۆر بەکەمی خەڵک شتەکڕێ. لە ڕووی نرخەوە چۆنە؟ جیاوازیەک ڕوویداوە لەگەڵ ساڵانی پێشوو؟ پارشت گران بوو، بەڵام ئەم ساڵ نرخی هەمیان هەرزان بووە شتەکان، چونکە کابرا پارشتی ماوەتەوە ئەم ساڵ هەرزانتری فرۆشەڵێ بە زەرەرەکە نیوەی بڕوە. ئەم ساڵ بازار زۆر دابەزی، یعنی بۆ ئاسێکی بڵم خراپ، چکە دواکەوتنی معاش بەڕاستی تاسیری لەسەر ئێمە زۆر هەیە. کەسێک هاتووە لای ئێوە ینی پێویستی بە کڕینی قرتاسێ بێ بۆ مناڵەکانی و داوای هاوکاری لە ئێوە؟ بەڵێ زۆر ڕۆلەوانە ڕۆژانە چەند هاشتی وا دووبارە بێتەوە کابراڵە پارەم پێنیە معاشم وەرنەگرتووە، پێویستی بە بابەتی مەکتەب بۆ مناڵەکانی زۆر لەو بابەتە زۆر ڕۆیە. تا چەند هاوکاری ئەو وڵی ئەوەی بەپی توانای خۆمان ناڵین هەموو کەسێک، بەڵام بەپی توانای خۆمان ئینشەڵا درێخی ناکەین لەوەی کە چەندێک بتوانین ئاوکاری خەڵکەکەین. زۆروفی خەڵک زۆر خراپە، ئێمە چیمان لە توانای بەپی توانای خۆمان هاوکاری خەڵکەکەین ئینشەڵا نایڵین تەلەبەکانیان دواب بکەون لە خوێندن بە بۆنەی بابەتی مەکتەبەوەمانە هاوکاری خەڵکەکەین.